گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕووتی حکمەی نیشتیمانی لە بەغداوە میوانی کوردستان 24. بەڕێز عەبوودی زۆر سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان. بۆچی تا ئێستا چوارچێوەی هەماهەنگی کاندیدی بۆ پۆستی سەرۆکوەزیران یەکلایی نەکردوتەوە و ئەگەر هێز بە یەکلایی بکەنەوە؟ بەناوی خدای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ میوانداریە و سڵاو لە بینەرانی و تەواوی کارمەندانی کوردستان 24 لە ڕاستیدا چوارچێوەی هەماهەنگی ماوەیەکی زەمەنی لەبەردەست بوو بەراورد بە پێکەتەی کوردی بەوەی کە ئەمڕۆ پێویست بوو سەرۆکۆمار دەستنیشان بکرێت لە ماوەی 30 ڕۆژدا کە 29 مانگ وادەیە دوای ئەوەی سەرۆکۆمار دەستنیشان دەکرێت و هەڵدەبژێردرێت سەرۆکۆمار هەڵدەستێت بە ڕاستپاردنی گەورەترین کوتلە بۆ دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانەکەی کە ئەویش 30 ڕۆژی لەبەردەما بۆیە ئێمە ماوەیەکی تاوامان لەبەردەستە و بوارێکی زۆرمان لە پێشە بۆ ئەوەی چوارچێوەی هەماهەنگی بتوانێت سەرۆکوەزیرانی داهاتوو دەستنیشان بکات بەڵام دوای ئەوەی کە ئەمەش دوای هاوکاریەکانی برایانی کورد دەبێتن کە پۆستی سەرۆکۆمار یەکلایی بکەنەوە لە ئەویش لەژێر قوبەی پارلەمان من پێم وایە کە گفتوگۆیەکی ڕاستەقینە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و چوارچێوەی هەماهەنگی و حزبەکانی دیکەی هەرێمی کوردستان هەیە. دواتریش ئێمە بەوردی چاودێری ئەوە دەکەین چاومان لەوەیە کە ڕۆلی ڕاستەقینە بۆ کەسانی سیاسی هەبێت و ببنە فشارێک لەسەر دیمەنی سیاسی عێراق بۆ ئەوەی ئەو پۆستانە یەکلایی بکەنەوە. تەنیا چاوەڕێی دەستنیشانکردنی کەسێکە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق لەلایەن کوردەوە؟ باڵێ ئەمە پێویستە ئامادەی لەو بارەیەوە بکرێت یاخۆت هەمومان دەزانین کە لێکەوتەی زۆر هەیە لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا بەوەی کە لێرەدا کوتلەی گەورە لە ناو کوتلە گەورەترینەکە کە ئەویش بنیاد ئاوەدانکردنەوە و گەشە پێدانە و لە هەمان کاتدا کوتلەکانی دیکەش لە بەرامبەریدا ڕکابەتی دەکەن. ئێستا ئێمە ناچارین کە ئەو ژمارەی کاندیدەکان بچووک بکەینەوە هێدی کەم بکەینەوە تا هەمومان لەسەر یەک کەمترین ژمارە ڕێک دەکەوین کەم یەکەنەوە بۆ چەند کاندید. تحالف الأعمار والتنمية يرشح السيد السوداني. ئەوان دیارترین کاندیدانن کە لەسەر مێزی گفتوگۆکانن لە چوارچێوەی هەماهەنگی سەرۆکوەزیرانی پێشوو نوری مالکی و سەرۆکوەزیرانی ئێستا محەممەد شیع سوودانی. ئەم جوانە کاندیدن ئەمانە هەروەها سەرۆکی بەڕێز عەبادیش ئەوی کەویش سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق بووە. باڵێ ئەمانە کاندیدن بە فەرمی لەلایەن کوتلەکانیانەوە کاندید کراون. باشە چاوەڕێیەکەن کە ئەم ململانەیە لە بەرژەوەندی کێ یەکلایی ببێتەوە؟ بە چاوەڕێی چی بکەین وە تەمە بەست بەتەواتی تێنەگەیشتم. مەبەستمەوەی پێشبینیەکەن کە لە بەرژەوەندی کێ یەکلایی بێتەوە پۆستی سەرۆکوەزیران. چوارچێوەی هەماهەنگی دەیەوێت کە نەکەوێتە ژێر هیچ فشارێک لە کاتێک پرۆسەی دانوستاندن ئەنجام دەدرێت کە لەوانەیە لە دەرەوەی چوارچێوەی هەماهەنگیش بیت بەڵام ئەوەی کە لە ژێر مێزەکە باز دەکرێت وەک ئەوە نییە کە لەسەر مێزەکە هەیە. بۆ یەک چوارچێوەی هەماهەنگی بە دیدگای خۆ بە استراتیژێتی خۆی کار دەکات و چاودێری ڕۆلی ئەوانی دیکەش دەکات بۆ ئەوەی هاوکاری بکات. هەروەها هانی لایەنە کوردیەکانیش دەدات بۆ ئەوەی لەسەر کاندیدێک ڕێک بکەون بۆ پۆستی سەرۆکۆمار بۆ نمونە. یعنی ئێستا هیچ مەترسی
برسیەک نییە کە ململانێ لەسەر کاندیدی سەرۆک وەزیران ناوماڵی شیعە پەرتەوازە بکات؟ ناخێر من ناخێر هیچ دابەشکاریەک نییە و ناکۆکیەک نییە ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی پێشنیازی دەکات بۆ دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانی داهاتوو چەند بنەمایەکی داڕشتووە و دەیەوێت ئەو هەنگاوانێک بە لۆژیکیانە بنێت و هەوڵی ئەوەش دەدات کە هاوکاری لایەنەکانی دیکەش دەدات بۆ هەڵبژاردننی کاندیدەکانیان کە لە ڕیزی پێشەوەی لایەنە بەهێزەکان بن چونکە پێویستمان بە حکوومەتێکی بەهێز و هەروە پەرلەمانێکی بەهێز و سەرۆک کۆمارێکیش بەهێزیشمان هەیە کە شایستەی ئەم دۆخەی عێراق بێت بۆیە وەک چۆن لە ئەنجومەنی سیاسی نیشتمانی لە سنەکان ڕوویدا چوارچەوەی هەماهەنگی هاوکار بوو بۆ ئەوەی لایەنە سنیەکان کۆ بکاتەوە بۆ ئەوەی کاندیدێک بۆ خۆیان بۆ سەرۆکی پەرلەمان دەستیشان بکەن و یەکلای بکەنەوە بە هەمان ڕۆحیەت هاوکاری لایەنە کوردیەکانی دەکەن. گەیشتم دواکەوتنی دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق لەلایەن چوارچێوەی هەماهەنگی تاکتیکە ئاڵنگاری نییە؟ باڵێ ئەمە تەکتیکێکی سیاسیە بە گوێرەی بنەمای بەرژەوەندی نیشتمانیە کە لە پێشەوەی هەموو بەرژەوەندیەکانە و بەرژەوەندی حەزبیەکان لە خوارەوەی هەموو بەرژەوەندیەکانی دیکەیە. دواتریش دیمەنی دۆخی نێودەوڵەتی دۆخێکی پڕ لە چۆن بڵێ بۆمبە دۆخێکی تەم و مژاویە ترشە بارانێکی بەسەرەوەیە و وەک چاوەڕێ دەکرێت کە ئەوەی لە بەنزوێ لە ڕوویدا ئەگەر هەنگاوێکی هەڵە بنەی لەوانەیە بەرامبەر عێراقیش ڕوو بدات. بۆیە پێویستە لە بەرەی ناوخۆیی کۆدەنگیەک لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەبێت لەگەڵ گەل چونکە ئەو کۆدەنگیە و ئەو یەکگرتنە دەبێتە هۆی ئەوەی کە ڕوبەڕووی هەموو ئالنگاریەت دەرەکیەکان ببێتەوە و هەروەها ئیرادەی دەرەکی دەشکێنێت و لە بەرژاندی وڵات دەشکێتەوە و لە بەرژەوەندی بڕیاری سیاسی ناوخۆی عێراق دەبێت و ئەو هەوڵانەش لە ناو دەبات کە چ لە دەرەوە یاخود لە ناوەوە لە دژی عێراق دەدرێن و لە کۆتاییشدا چونکە ئێمە هەمومان یەک بەرژەوەندیمان هەیە لە ناو وڵات دامەزراوەکانی دەوڵەتی خۆمانە و دەوڵەتی خۆمانە و سیستەمی سیاسیش سیستەمی هەمومانە واتە بۆ هەموو پێکاتەیە هەروەکو یەکە و پێویستە هەموو ئەمانەش لە ژێر چەتری دەستور و یاسادا بێت و هەر دەسەڵاتێکیش لە عێراق لە دەرەوەی دەستور و یاسا کار بکات. کاریگەری دەرەکیەکان کرد دەستوردانی دەرەکی هەیە بۆ یەکلایکردنەوەی پۆستی سەرۆک وەزیران؟ واتە ئێمە دەزانین کە دەسوەردان دەرەکی هەیە بەڵام عێراق لەوە تێگەیشتووە کە پێویستە یەکگرتوو بێت و ئامەش لە خۆیەوە نەبووە. ئێمە هێزی هاوبەشیمان لەگەڵ یەکەیە ئێمە توانایەکی سیاسیمان هەیە بۆ ئەوەی عێراق بە دوور بگرین لە هەر مەترسیەک کە لە دەرەوەی سنوور هەڕەشە بۆ سەر خاکی وڵاتەکەمان یاخود وڵاتەکەمان سیستەمی سیاسی وڵاتەکەمان هەبێت و ئەویش لە پێناو ئەوەی کە هەمومان ببین بە میحوارێک بۆ ئاشتاوایی و بۆ هێورکردنەوەی دۆخەکە و بەرژەوەندیە باڵاکان بخەینە پێش هەموو بەرژەوەندیەکی دیکە و پاراستنی سەلامەتی هاوڵاتیانیش پێویستە لە بەرچاو بگیرێت لە دەرکردنی هەر بڕیارێکی سیاسی و نابێت لەگەڵ هەر میحوارێکی منتاق ناوچەکە نابێت بکەوێتە ژێر کاریگەری هیچ ئەجندایەک و ئەو گەلانەی کە ئێمە دەمانەوێت ببینە ئەو گەلەی کە بتوانین هەموو قەیرانەکان تێپەڕێنین لە باکوورەوە تا باشوور لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژئاوا هەروەها من دەتوانم بڵێم بەڵگەیەک بهێنمەوە لە سەردەمی ڕژێمی پێشوو کاتێک هەوڵیدا ئەو گەلە یاخود با بڵێن لە پێشەوە گەلی کورد لەناو ببات ڕووداوەکانی ئەنفال کۆمەڵ
هەڵکوژی کیمیاباران بەڵێ جینۆساید بەڕێز ڕۆڕی بە کۆمەڵ وەکو دوا پرسیارە گەر بە کورتی جوابم بیتەوە چونکە مەبەستمە و پرسیارەش بکەم وەکو چوارچەوەی هاواهەنگی مەرج و پێوەرەکانی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق چین؟ يعني رئيس الوزراء القادم سەرۆکوەزیرانی داهاتوو پێویستە کارنامەیەکی دیاریکراوی بەهێزیشی هەبێت پێویستە لەو کارنامەیەدا پێشینەی گرنگ هەبێت کە گرنگی بە ئابووری عێراق بدات ئەو چارەسەری بدۆزێتەوە بۆ کێشەی بێکاری بازاڕی کار گۆڕانکاری سیستەمی ئابووری لە وڵات بۆ سیستەمێکی کراوە سیستەمی بە بازارکردن هۆکارەکانیش بدۆزێتەوە بۆ بەرەو پێشبردننی هەموو کایەکان بۆ ژیانی هاوڵاتیانی عێراقی عێراق داهاتێکی زۆری هەیە سەرچاوی زۆری هەیە دەتوانێت چارەسەری بدۆزێتەوە لە داڕشتنی ئیدارەیەکی دارایی لە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی گانداڵی و بەرەو پێشبردننی کارتی کشت و کاڵ کارتی پەروەردە و دامەزراوە پەروەردەیەکان بۆ هەموو هاوڵاتیانی عێراق وەک بێت هەروەها دیبلۆماسیەتێکی زۆر بەرز بدۆزێتەوە بۆ بەرەو پێشبردننی هاوڵاتیانی عێراق و عێراق بەگشتی و بەلاوەنانی عێراق لە هەموو هەڕەشات دەرەکیەکان و ناوخۆیەکان و ببێتە مێرگێک لە سەقامگیری لە هەموو ناوچەکە و ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕۆتی حکمەی نیشتیمانی لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس.